بیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بەیانی باش سۆڤان باشتر هاژەگەن بۆ هیوام کام کاتژمێرە لەگەڵ من و سۆڤان بمێنەوە تا بڕگە و بابەتانی کە ئامادەمان کردووە پێشکەشیەوە بکەین ئێوەش سوود و زانیاری زیاتری لێوەربگرن. سڵاتان لەبێ لە هەر کوێکن هیوای باشترینەکانتان بۆ دەخوازیین بۆ هیوایەکە ڕۆژێکی پڕوزە لەگەڵ ئێمە دەست پێ بکەن کۆمەڵی بەرگە و بابەت ئامادەیە بۆ ئێوە پێمان خۆشە کە لە هەر یەک لە بابەتەکان ناونیشانێکتان بۆ بخەینە ڕوو لەگەڵمان بن. پزیشکێکی شاری دهۆک داهێنان لە دۆزینەوەی چارەسەرێکی تایبەتی دەموددان دەکات و بڕوانامەی نێودوڵەتی بۆ چارەسەرەکەی وەردەگرێت. لە ئاکرێ دوو نابیست هاوسەرگیری دەکەن و بە زمانی ئاماژە خۆشەویستی بۆ یەکتر دەردەبڕن و لێدوانیش بۆ کوردستان 24 دەدەن. پرۆژەی گەشت و کاڵ بە ئامانجی پەرەپێدان بە کەرتی گەشتیاری و کشت و کاڵ لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە وا بڕیارە لە هەورامانەوە جێبەجێ بکرێت. وەرزی پشووی هاوینە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە دەکرێتە دەرفەت بۆ فێربوونی ڕێنووس و ڕێزمانی کوردی منداڵان پۆل پۆل بەشداری خول و فێرگەکان دەکەن. لە ڕووی تەندروستیەوە کام تەمەەن گونجاوە منداڵ خواردن و میوەی تێدا بخوات و چیش بخوات ئەمڕۆ لەم بارەیەوە ڕێنمایی بە دایکان و باوکان دەدەین. هاژەگان لە هەر شوێنێک کە داهێنانێک بکرێت میدیاکان و ئەو شوێنانێک کە پەیوەستن بە ئەو لایەنە بڵین بۆ نمونە لە لایەنێکی پزیشکیە هەموو ماڵپەڕە پزیشکیەکان باس لەواکەن کە داهێنانێک کراوە. جا زۆر خۆشە کە تۆ داهێنانێک بکرێت داهێنانەکە کەسێکی کورد بیکات لە کوردستانیش بکات بەو کەرەستانی کە لە بەردەستێتی. ڕاستە وەکو پزیشکێکی کورد کە لە شاری دوهۆک داهێنان لە جۆرە چارەسەرێکەکە کە بۆ بەشێک لە نەخۆشیەکانی ددان کە ئیتر پێویست ناکات بە بەکارهێنانی دەرمانەکان و چارەسەریەکانی ئازارشکێن دژە هەوکردن ئەمانە بەکاربێنن ینی ئەو دەرمانانەی کە دژی التیهاباتە بەکاری بێنن. دکتۆر ئەحسان مەنسوور کە ئەو پزیشکێکە کە داهێنانی لە بەکارهێنانی جۆرێکی بەکتریای سوودبەخش کردووە. جا باسێکی ئەو باکتریایە کات ئەڵێ ئەو جۆرە باکتریایەی گۆڕیوە بۆ شێوەیەکی سوودبەخش و دوای لێکۆڵینەوە و تاقیکردنەوەکان ئێستا ئەم جۆرە چارەسەرە بە شێوەیەکی نێودوڵەتی تۆمار کراوە و تەنانەت بڕوانامەی داهێنانی جیهانی وەرگرتووەتە بەرائەی وەرگرتووە ئەتوانرێت بەکاربێنێت لەمەوە با بچین بزانین جۆرە شێوازی ئەو بەکارهێنانی باکتریایە چییە داهێنانەکەی چییە لەم راپۆرتەکە ئامادە کراوە لەلایەن کوردستان 24 و بینەرێک. از دکتور احسان منصور تایبەتمەندی چارەسەرکردنا ددانا از هەلگەی بارنامە دکتۆرای بچارەسەرکردنا ددانا بەری 4 ساڵە me وەکی بێژن هزرێک بوومە چێ بووکو ئەم دەرمانێکی دروستکەن هەموو دژی بەکتریا کات بێژنێ ئیفیکالس ئەv بەکتریا بوومە ئۆریشەیە وەکی نوشدارێن ددانا ئەو دەرمانێ me dahênayê pêkî êtirniş hindek wekî dibêjin madê siruştî ne an ku tabîî ne. Belê me destkarî têda kir piçekî birayka DNA û RNA me piçekî yani yawelê kirî ku tabîeta vî bakteriya biguherêtin. Ji bakteriya ka ziyanbexş an ku pathogenik em bêjnê û bakteriya ka çi ziyan û metirsî li ser wekî dibêjin endamê mirovî nîne. خيراتي ساتشا واسج حاتي تبوشي سلام بخير بساتشا كرمك تي استت مفايت دايت ما اولي كليكو ام ليفينو بين حتى التهاب تشبي بيتن دا ام هماشني کا درمانه که دیجی باکتریا بکارین دا بکوجین نخیر اما ما وقت بيجي منع كركو ما اولي كليكو التهاب چه نبو
او درمان تركفتيانا يعني شلكة سلفي جوري بكتيريا طبعا ما وكيد بيجي ما اختبار وتحقيق بكر الفيري الهريمة كردستان وش دربه هريمجي وموصل ديار بكو درمانه بالفعل درمانه كينية ودرمانه كي أبا كمين جارتي تشكل سراسي جهاني جامعي قد دا أبمان دبونا نبرزه بيتن بيتنا أمر جهتها كي تمار بكين وقتي بوانا ديار بكو أف درمانه تجارنات تشكلن هماشي دولة دي بمهات بسند كرن كو أف درمانه كينية وبراءة اختراع جدامه هذا تاريخ الحماية كو يعني ما فراستنه 2022 حتى 2042 جد ميتن بو ما 20 ساله و حقيمه ناچ بيتن اك دستكاری ویشولی بکتن بکو امسال آزی ببین هر درمانه که دو قناغ دا در باز بیتن قناغ اکم او خمامن او خلاص بو کوش ناحیه زانستی و هاتا چکرن و هاتا درس کرن کوی حاضر بو قناغ دوی قناغ دوی اول لازم تو چیب کی بشوه کی برفره کو بيت دانان الحمي وكيد بيجن الحمي جهنا الكردستان بتنه دو گەنجی جوان خۆشەویست ئەویش میلاد و سەهەرن کە دوو گەنجی نابیستن لە شارۆچکەی ئاکرێژی ئەم دوانە بەیەکەوە ژیانی هاوسەرگیریان پێکەنەوە ینی هیچ بەربەستێک نییە لە بەردەم خاوەن پێداویستێ تایبەتەکان ئەوان بە زمانی ئاماژە نا با بڵێم بە زمانی خۆشەویستی لە یەکتێگەن چونکە هاژە زمانی خۆشەویستی هەموو جار ئەوترێت لە چاوەکانەوە دەست پێکات مەرجنیە گفتوگۆ بکەی هەندێک جار ئەوانەی کە کەوتونەتە داوی ئەوینداری خۆ سەرەتا یەکسەر قسان نەکردو بێکەوە ڕەنگە هەر بە یەک تربینینێک بە چاوی ئاماژە لە یەکتری تێگەیشت بێت جا ئەوان زۆر خۆشحاڵن بۆی کە هاوسەرگیریان کردو و دڵخۆشیشن بەمە شارزایەکی بواری کۆمەڵاسی دەڵێت کە هاوسەرگیریکردن لە نێوان دوو نابیست یا دوو کەسی خاوەن پێداویستی تایبەت زۆر ئاساییە بەڵام پێویستە خێزانەکانیان هاوکاریان بکەن و پشتیوانیان بکەن بەبێکەوە ببینین بزانی ئەم دوو هاوسەرە خۆشەویستە ئەم دوو هاوسەرە جوانە چۆن باسی خۆشەویستیەکانەکەن میلاد زاوایە و بە هزار هیڤیان و یلبەندا بیکێر ڕاوەستیایی داکوێ گولا خەملاندی پێشکەشی وێ بکەتن بە ئێگەهشتنا وانا ئەف هەواڵên wan دڵخۆشکردن ji ber ku her du kesên nabîstin û bi êgehiştina wana newekiya du kesên asayî û ewan bi vî awayî hestê xwe dan diyar kirin. ئەویت بشتم پێ خۆشحاڵ بم کە ئەوروکە ئەم گەشتینەی مەژیان هەڤژینیە پێکینە ئەم gelek keyf xۆشین ku mav rojê dît. Bi êgehiştina du kesên xwedan pêtivî taybet renge ku li cem kesên asayî proseyeka bi guman bîtin lê weke ku komalnasî den diyar kirin eva henê proseyekan normal e lê divêt ku malbatên wana edgelda tarîkar bin. تشكل نورماله وانجي حزن جيانيتين الفيرا يلهميو جرنترو الهميو مهمتر اوا كبو ماوا كي خزان وان هر دو گنجا ادگل هاري كاربن اجا اف ماوا كچن بي 6 ايون سالك بي 2 سال بيدن كبمنا پالپش تو هاري كاريك كجيانا برداوام يبدنه میلاد و سەهەر دوو kesên xwedan pêtivî taybetên û rûniştvanên akrê ne ewan li ser heza xwe biryara pêkînana hevjîniyê ya day û bigehiştina vê rojê ew weke du kesên nabîst gelekiyên dilxweşketîn. Ji vê xulekê û pêve çî dî jiyana Mîladî û Seherê weke duhî û pêrî salên derbasbûyî nabîtin ji ber ku ev rû pêve ew dê bine hevjîn û dê xêzandariyê wana wekî her kesekî asayî bîtin. Arî Hüseyin Kurdistan 24 Akrê. لە سەرەتای پرۆگرامەوە هاژا ئاماژەی بەوە کرد کە ئەمڕۆ لە ناو هەکبەی بەیانی 24 باسی پرۆژەیەکەکەین کە پرۆژەکە ناوی گەشت و کاڵە ئەمەش بۆ پێشخستنی کەرتی گەشتیاری و کشت و کاڵیە دەمانێت زیاتر زانیاری وەربگرین هاژە سەبارەت بەم پرۆژێ بیستمانە کشت و کاڵ گەشت و گوزارمان بیستوە بەڵام گەشت و کاڵ هەڵبەت تێکەڵکردنی گەشت و گوزار و کشت و کاڵە جا با بزانین ئەمە چۆنە لە کوردستان چۆن کراوە
میوانمان دکتۆر ئارام عزەدین پسپۆڕی گەشتیاری و سەرپەرشتیاری ڕاهێنانی پرۆژەی گەشت و کاڵمان لەگەڵە بێت و پرسەرەکانمانی ئاڕاستاکی. دکتۆر بەخێر هاتی. زۆر سپاسانەکەم لایەنیتان باش. بانی تۆش باش. دکتۆر باسێکی پرۆژەکەمان بۆ بکە سەرەتا دواتریش یاخود پێشەوەی باسی پرۆژەکە بکەین کورتەیەکمان لەم دەستەواژەیە پێ بڵێ گەشت و کاڵ چییە؟ زۆر جوانە دەستا خۆش. گەشت و کاڵ دوو سێکتەرێکرێتەوە گەشتیاری و وڵێ کشت و کاڵی. ئەمە لە وڵاتانی تر پێ دەوترێت بە ئینگلیزی ئەگرۆتوریزم، یعنی ئەو شێوە گەشتکردنەیەکەوە تۆ چالاکیێکی لە کشت و کاڵی دەکەی لەگەڵی یان دەمێنیتەوە بە چالاکیێکی کشت و کاڵی. ئێمە پێمان خۆش مۆرکێکی کوردی پێ بدەین بۆیە ئەوە هەڵبژێردراوە کەەوە ناوی بڵێن گەشت و کاڵ. ئەم پرۆژەیە لە ڕاستیدا پرۆژەی ئەنجومەنی وەزیرانە کە زۆر دەستخۆشیان لێکەینکەوە ڕێزامەندیان داوە لەسەر ئەم پرۆژەیە دوای ئەوەی کە ڕێکخراوی ئەڵمانی جیایزێت بڕیاری داوە کە بڵێ خەرجەکەی بچێشە لەگەڵ ئەویشە ڕێکخراوێکی ڕاهێنەر هەیە کە پێ دەڵێن زەوا کە بەزاتی لەگەڵ ئەوانم ئێمە هەستاین بۆ ڕاهێنانە. باش با بزانین شێوازی چێژوەرگرتن چکە باسی گەشت و گوزاریتایە بۆ ئێمەی هاوڵاتی چۆن نەتوانین هەم چێژ وەرگین هەم سوود وەرگین لە بەرهەمە کشت و کاڵەکان چۆنە شێوازەکەی شوێنێکی تایبەت هەیە یاخود لە هەر شار و شارۆچکەیەک ئەم پرۆژەیە کراوەتەوە ئەوەی کە پێشکەشێکا لە بەرهەمەکان چین؟ ئەمە لە ڕاستی هەر ئەوە نییە من شتەکە بکڕم بەڵکو چوار ئەزمموی زۆر ناوازاگرێتەوە دەتوانم ئەوانەتان بۆ باس بکەم. ئەزممویەکەم ئەوەیە ئەچم بۆ سەرگەرمی ئەچم بۆ چالاکێکی ئەسب سواری بەڵام لە ناو چێلگەیەکە بە ناو چێلگەیەکە ئەڕۆم ئەچم لە شوێنێکە بە شوێنشتی بەڵام ئەتر چی ئەمە دابینەکە لەوەی ئەو کەسە خاوەن چێلگەکە نەبێ بەڵام بەشێکە لە سروشت دەکرێت بۆ پەروەردە بێ. زۆر جا سێرێکی لە چێلگەکان چێلگەی لە مامەگەمان هەیە بانگهێژی بۆ نمونە گروپێکەکان یا قوتابیانەکان بۆ پێدانی زانیاری لەسەر قەڵەمکردن پێدانی زانیاری لەسەر چۆنەتی چاندنی مێوە بە شێوەیەک یعنی ئەوە چێتە لایانی پەروەردەیەوە دەکرێت بۆ فێربوونی خواردنێکی کولتوری بێ لە لادەکان داپیرەیەک زۆر شارەزای لە خواردنێکی لە کولتوری باڵەکەتی خاوەنە و چێلگەی بڕیارەدا بیکا بە لەناو گەشتەکە داینێ بیکا بە خول بۆ ماوەیەکی کاتێکی دیاریکراو میوان بانهێش بکە ئەو خولە فێربوونی خواردنی کولتوریە دەکرێت بۆ مانەوە بێ لە چێلگا بۆ کارکردن ئەمە هەر زۆر باوە ئەچم لە چێلگە کارەکەم زۆر لەسەر قاڵم بێش و کاری خۆم ئەمێ دوورکەمەوە لە شارەکان لە شارە گەورەکان ئەچم 4 ڕۆژ لە چێلگەیەک بەبێ بەرامبەر ئەلەوێ ئەمێنمەوە ئەو ئەبێ جێبانەوەی من دابین کە خواردن و خواردنەوەم دابین کە بۆی من ئیشی لەگەڵ بکەم. دکتۆر ئەمە پرسیاری زۆر هەڵەگرێت بەڵام باجارە پێش ئەوە بزانین پرۆژەکە لەکوێوە دەست پێکات و کێنەوانی کە پرۆژەکە جێبەجێەکەن. ئەم پرۆژەیە بەبێت جیاوازی لە هەرێم لە ئامێدیەوە دەست پێکات تاکو هەڵەبجە و کەلار وتر هەموو هەرێمەگرێتەوە. لە ئێستادا ئێمە ئەم پرۆژەیەمان وەکو تاقیکردنەوە پایلەت یعنی دەست پێ کردووە لە دوو تەوەرخۆری یا لە دوو ئاست خۆیە بینێ ئاستی دروستکردنی ڕاهێنەران کە خولی یەکەم بوو نۆ ڕاهێنەری ناوازەمان دروست کردووە لەسەر بنەمای ئەوەی کە ئەمانە هەمووی باگراوندی ڕابردووی گەشتیاریان هەیە زمانیان پاراوە دایلەکتەکانی بڵێ کوردی باش ئەزانن لەگەڵ ڕەگەزشمان بڵێ ڕێچاو کردووە لێرە ئەو نۆ کەسەمان بۆ هەرێم دەستنیشان کردووە بۆ هەموو هەرێمامە ئەوە خۆشبەختانە تاوە بوو لە ئێستا لە ڕۆژە پێنجشەممە ئێوارەکەی خولی فێرخوازانمانە هەیە ئەوێش ئەوەی کەوا 20 خاوەن پرۆژەی گەشتیاری و کشت و کاڵیمان هەڵبژاردووە یعنی مەرجە تۆ کە دێ لێرە بەشداری ئەبێ بە پرۆژەیەک بێ چیت هەیە خاوەن ڕەزی یان مۆتێلەکەت هەیە یا چەخانووکت هەیە ئەیدێ بکرێ بۆ گەشتیاران یا خۆت ڕزی خۆت هەیە بۆ شێوە ئەوشمان تاو کرد ئێستا چاوەڕێ ئەوەن هەما خول لە سلێمانی بژێڕین لە 6 چێ ئەمە بەڕێوە بە هەروکوتم دوو ڕێکخراوی ئەڵمانی هۆڵندی جیایزێت ئەو خەرجەکەی دەدات زوا بەرپرسی ڕاهێنانەکەیەتی من لێرە وکو بەرپرسی
ڕاوێژکاری ڕاهێنانی ئەم خولە لە هەرێم هەڵبژێردراوم بۆیە بەڕاستی من لە پرۆژەکە تێگەم کە چەندە گرنگە چەندە پێویستە ئێستا لە ئامۆسادی خۆیەتی بۆ هەرێم. باش دکتۆر ئێستا جوتیارێک دانیشتۆ بە دیار پرۆگرامەکەی ئێمەوە ئەزانێ کێڵگەیەکی هەیە و ئەزانێ ناوچەکەشی بۆ ئەوە گونجاوە کە پێشوازی لە گەشتیار بکات. چۆن ئەتوانێت بێتە ناو پرۆژەکەتانەوە لە چ ڕێگەیەکەوە ئەتوانێت بێتە ناو پرۆژەکەتانەوە مەرجەکانی چییە و دواتر هیچ ژمارەیەک دانراوە بۆ نمونە لەم منتیقەیە با بڵێن لە دوهۆک بەس بۆی هەیە 5 کەس بەشدار بێ شتی وا هەیە یاخودنا هەر جوتیارێکی دیکە کە بتوانێت و با بڵێن کێڵگەکەی هەڵگری ئەوە بکە گەشتیار بانگێش بکات بانگیاشتانە خۆش ئەم پرۆژەیە بۆ چەند کەسێک نییە بۆ چەند گروپێکیش نییە وەکو بۆ هەموو ئەو کشتتوکالەیە یا بڵێن ئەو جوتیارەکەەوە خەریکی کشتتوکانە ئەمە زەمە زیادکردنی داهاتی کشتتوکالە لە ڕێگای گەشتیاریەوە بابز بێ ئەوە ئێمە ئەچی بۆ گەشتیاریەتم بۆ شوێنەکان و چەند وێنەیەک و ناوخواردنێک و دوای دێمەوە بۆ ماڵ بەڵکو ئەلێرە ئێمە ئەم چالاکیانە ئەو شوێنانە ئەخرێتە ناو ئەو پاکەجە گەشتیاریانەوەکەوە دێ بۆ هەرێمی کوردستان تۆ پێویستە بچی بۆ سەردانیکردنی ئەو جوتیارە لە بەرەوەی خاوەن مەڕووماڵاتە بۆ باسەکە کە چۆن پەنیر دێنێتانجە دوای لە کۆتاییە یان هەنجوین لە کۆتاییە بۆ باسەکە کە ئەمە بڵێ کاڵاکانمە دای ئەنێ تۆ ئەی کڕیت بەو شێوەیە یانەوە تا مەرجەکان هیچ مەرجێکمان نییە ئەوەی ئەمە بیرمان لێ کردوێتەوە بۆ ئێستای ئێمە زیاتر بیل لە گەشتیاری ناوخۆ بکەینەوە لە 3 ساڵ بۆ 5 ساڵی بڵێن داهاتوو ئەوە نییە کە بڵێن گەشتیاری جیهانیش وەل بکەین بەڵام ئەما زیاتر ئەمە وەکو بەڵێن پایلۆتی یەکەم دەمانەوە زنجیرە گەشتیاری دروستکەین زنجیرە گەشت ئەوەیە بۆ نمونە چەند شوێنێکمان هەڵبژاردووە ئێستا لە خەتی هامیلتۆن چەند شوێنێکمان هەڵبژاردووە وەختێکەوە چێتە ناو پاکەجەکەەوە گەشتیارە بێ سەردانی ئەو شوێنانە بکە زۆر دوور نین لە یەک لەسەر یەک خەتن ئەمە وا لێکە هەموو ئەویش خۆشە زۆر مادوو نابێ لە هەمان کاتە ئەوەی مەبەستێتی ئەیمێنێ زۆر جا گەشتیارە ئەوێ بزانێ دانێکی بیانی خەڵکی کوردستان چۆن ئەیخوا لە لادەکان چۆن نان دروستەکەی یا ئەو خواردنەیە چییە ئێمە ئەیبینی بەڵام لە لادەیە بێت چۆن دروستکرێت ئەمێ دەست لە مناڵم هەیە دەست لە مەڕووماڵات و شتانە بدە یعنی خۆشە ئەوە چێژەکەیە یا بەڕاستی ئارزوم هەیە ئەسێکی بڵێ لە بەشداربووەکانمان هەر ئەمە جیازی کردووە ئەشمێ ناوەکەی بێنە بەڕاستی زۆر جی دەستخۆشی ئەگەر کاک عومەر چومانی ینی هەر چالاکی کارکردن لە کێڵگەی هەیە ئەلێ زۆر کەس تەلەفۆن بووەکە لە دەروە چالاکی هەیە بڵێن لە ئەڵمانیا لە ئەوروپا دێت ئەڵێ ئەمەی هەفتەیە بمێنمەوە بەڵام پارە نادەمێت ئەویش لێ بابە من کێڵگەیەکم هەیە ئەو هەفتەیە تۆ دێ ئەوانە بۆ ئاوە دەی من پارە لێوە ناگرم جێخەوت پێدەم دێ لەگەڵم ئەگەڕێ بۆ ئەو تۆرارێکەوە هەمە بەڵام من ئەوم لێ لە تۆ ئەوێت باشە ئەم پرۆژەیە پاڵپشتیەوێت پاڵپشتیەکە بۆ نمونە ئەوەی کە جگە لە ڕێکخراوەکان پاڵپشتی مادی و معنەویەوێت بۆ جوتیارەکە بۆ خاوەن کێڵگەکە ئێستا و بەڕێزەی کە باست کرد پێویستی بەوەیە کە ژووری مانەوەی هەبێت بۆ گەشتیار پێچێت بە جارێک 4 کەس بۆ زیاتر بچنە ئەوێ چۆن ئەم ڕێخستانیان بۆکەن خۆ مەرز نییە هەموو کێڵگەیەک هەمووی بکات ئێستا ئەنمونەمان هەیە لەو خولێ ڕابردوو دەڵێم خۆم خەریکەکەم بە یوپیکەوە بە چنین ترزانە لەوەی فراولە دابنێ بڕیار بدا لەوەیە سێ ئەتوانین بکەین ئێمە هەنار زۆر شتەکانی حازرە شەر نییە بۆمانەوە بێ بەڵام ئەوشی بڕیاری داوە بۆمانەوە بەڵێ ئەبێت جێ خۆی هەبێ تر ئایا لە ناو باڵەخانەی جوتیارەکە مێنێتەوە یا لە دەرەوەی باڵەخانەی خۆی شوێن و مەرجی تایبەتی هەیە ئێمە دوای ئەوەی کە لەم 5 ڕۆژە ئەو 20 کەسە تەواو بن 10 پرۆژەی جوانترینی لێ هەڵەبژێرین ئەو ڕاهێنەرانەی کە دامان ناون ئەیانێری بۆ ماوەی 10 هەفتە لەگەڵ یانە بن هەردوو هەفتە جارە سەردانیانەکەن بۆ گۆڕانکاری ئەو بەرنامەیەکەوە ئێمە دامان ناوە هەر لە سەرەتاوە لە خاڵی سفرەوە تاکو ئەو ئاستەی کە ئیتر من ڕووم هەیە بڵێم ئەم جوتیارە بە گەشتیار بناسێنم بۆیان ئاماداکرێت ئەمە جارە بۆ ئەو دەیە بەڵام ئەم دەیە بێتە نمونەیەکی زۆر باش لە کۆتایە لۆ ئێمە بتوانین
چەند جوتیارێکی تر میوان کرد بۆی ببینین ئێمە چیمان کردووە ئەو کات یاری لەوەی پێویست نەکە ئێمە خۆمان لەگەڵیان بی خۆیان تبیرەکەنەوە زۆر بە گرنگ گەشتەکانیان زۆر دوور نەبێت یەکتری بۆی بتوانن یاری گەشتیارمان دوور نەبێ زۆر باشە لە هەموو کارێکە عەرز و تەڵەب هەیە عەرز دەکەیت و تەڵەبی لەسەرەکرێت لێرەیە ئێوە چۆن نەتوانن عەرز و تەڵەبێکی وا دروست بکەن لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکان کاتێک کە ئێوە ئامانجتان ئەوەیە لەم قۆناغەیە ئەو گەشتیارانەی کە ناوخۆن بن بە تایبەتی خوار و ناوەڕاستی عێراق بۆ نمونە لێرە ئەو تەماتە جوانی کە هەمانە و بامێ جوانی کە هەمانە هەر بۆ خۆی خەڵکی خوار و ناوەڕاستی عێراق و بە کوردی خۆشمانەوە بامێ بۆ زستان هەڵەگرن ئێمە خانمانە چین زەردیەکەی نونە ناو مجەمی دەدەین ئەتوانن بێن بۆ نمونە بە چەند سنووقێک لێرە بکڕن تەماتە بە هەمان شێوە واتە بەرهەمە کشت و کاڵەکانی ئێوە لە ڕێی کۆمپانیا گەشتیارەکان و کە ئەو گەشتیارانە ئەهێنن چۆن نتوانەوە عەرز و تەڵەبە دروست بکەن ببنە هاوەهنگ لەگەڵ یەکتری بۆی کە زیاتر گەشتیار ڕووی بکاتە ئەوێ و ناوبانگی زیاتری بەرهەمی هەرێمی کوردستان بچێتە زۆر گرنگە هەروگوتمان لە سەرەتا ئێمە کۆی پرۆژەکە ئەوەیە چۆن هاوکاری جوتیارەکان بکەین بێگومان بەشی یەکەمەوە جارێ ئەوان ئامادە بکەین بەشی دووەمەوە ئەو لینکە دروست بکرێت لە بینی ئەو تور ئۆپرێتەر ئەو نووسنگی گەشتیاریەکان خاوەن پاسۆوانی کە لە بەغا و لە خوار و عێراقەوە دێن بۆ ئێرە چۆن بزانن ئەمە هەیە من هەر ڕۆژە بە سفەیەکێکم بینی کە تور ئۆپرێتەر بوو بۆم باسگرتم شتێوە هەیە بەس ئێوە کەی زوو تەواوە بێ پێمان بڵێن ئەمە زۆر ناوازەیە کەواتە لەبەر ڕۆی خۆی پرۆژەکە تازەیە داواکاری زۆری لەسرە ئێمە گلەیمان لەسەر ئەوە نییە تەنها پێویستی بە کات و ڕێخستن هەیە باشە ئەو بەرهەمانەی کە ئەتوانرێ گەشتیارێک فێر بکرێ بۆ نمونە چی و چیە خۆت چ بەرهەمێک دەتوانرێ گەشتیار بخرێتە ناو کێڵگەکە و بە دڵی خۆی وەکوتت دەست لەو بەرهەمانە بات یان چێژی لێ ببینێ بۆ نمونە با لە فێربوونەکە دەست پێ بکەین دەمانەیە تۆ لەوەی نەزانی چۆن پەنیر دروست دەکرێت بەڵام دای حەلیمان هەیە یەک لەو گوندانەیە لە ناو پرۆژەکەیە لە کاتی گەشتەکەمان ئەسی سەردانی ئەوەکەین نانی بەیانی لای ئەوە خۆین بۆ نمونە حازری کردو بۆمان لەنا ئەوانە پەنیری داناوە دوای خواردنەکەی ئەڵێ وەرە ئەمەش پەنیرە بەو شێوە دروستیەکەم شیری کوڵاندووە هێواشە ینی هەنگاو بە هەنگاو هەتا گاتە پەنیرەکە لەسەر مێزەکە لە کاتی ڕۆیشتنیش بۆی داناوی لەوێ ئەڵێ ئەوەش خۆیەتێکەوە لەسەر مێزەکە خواردیت بێگومان تۆشتەکە ببینیت و بیش و خۆی چۆن نایکڕی لێرە باشەکەی چییە جوتیارەکە چەند داوا بکە من ناڵێم نا ینی معاملی نرخ ناکەی ئێمە زۆر کێشەمان هەیە لەگەڵ ڕەسەلایەتی کاڵاکانمان بۆیە نرخ داگرین بەڵام ئەگەر ببینم بزانم چۆن دروست دەکرێ چۆنە نرخەکەی من ناڵم ئەوە بای چەندە بەڵکو ئەوەیە کە داوام کردووە چەندە چێژم لێ بینیوە باشە هەڵبەتم پرۆژێش هەرچێتە چوارچەوەی پرۆژانی دیکەی کە حکوومەت هەرێمی کوردستان پاڵپشتی کردووە لەگەڵەوەشدا ژینگە پارێزی بەشێکی گرنگی پرۆژەکانە ئەوەش کارتان بێگومان ئێمە هەریشێ لە بابەتەکانمە کە زۆر هەوڵەستەمان لەسەری کرد ناوی گەشتیاری بەرپرس یان خاوەن پرۆژەی بەرپرسە ئەمەش خۆی لە سێ خاڵە بینێتەوە ئەبێ ئەو کەسە بە پرسیارەتی بێ بەرامبەر بە کۆمەڵگا بە پرسیارەتی بێ بەرامبەر بە ژینگە بە پرسیارەتی ئابووریشی هەبێ ئەمە چۆن نتوانم لە نمونەیەکا داینم بۆ نمونە تۆ خاوەن بڵێ پرۆژەیەکی جوتیاریت ئەبێ ژینگەی دەوروبەرەکەت پیس نەکەیت بۆ قازانجی خۆت دوای ئەوەی کە ئەمە بەشی تۆیە نابێتتر بڵێ دوای ئەوە چی ڕۆیدا نەخێر ئەبێ زۆر ئاگار لە خۆت بێ ئەگەر بڕیارە میوان بێنی بۆ لای خۆت ژینگەی ئەو ناوچەیە گوندە نابێ ژاوەژاوێک دروستکەی دەور و دراوسێ و جیرانەکانت لێت بەزار بن لایانی ئابووری من نامێ یعنی جوتیاری کەڵ نابژێرمکەوە هەموو کارمەندەکانی بەنگلادیشی بن بەڵکو دەبێ هی خودی ناوچەکە بن بۆی ئابووریەکە بۆ ئەوێ بمێنێتەوە باش دکتۆر ئەوەی کە ئەمێ باسی لێ بکەمەوەیە هەر پرۆژێک و هەر ڕێکەوتنێک عیبرەتەکەی لە جێبەجێکردنەکەیەتی کە ڕائەگەنرێت باسکردنەکەی زۆر گرنگ نییە جێبەجێکردنەکەی زۆر گرنگە خۆشتان ئاماژەتان بەوەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتیەوە کات و تەنانەت ئەنجومەنی وەزیرانیش پاڵپشتی ئەم پرۆژەی کردووە چۆن نەتوانن سوود لە سایتەکانی حکوومەت وەربگرن بۆ زیاتر برەودان بە ڕێکلامکردن بۆ ئەم جۆرە با بڵین داهاتە ئەمە جۆرێکی دیکەی داهاتە کە دێت بە تایبەتی وێبسایتی دەستەی گەشت و گوزار چۆن نەتوان یارمەتیان لێوەگرن و یارمەتی وەرگرتن لەوان تا چەندە سوودی بۆ ئەم پرۆژەیە ئەبێت
ئەمە یارمەتی پێ ناوێ ئەمە خاوەنی سەرەکی ئەم پرۆژەیە لە دوای سویەکی دەوە ئەبێ بە دەستەی گەشت و گوزار لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ ئەمە بۆ ئەوانە ئێمە خۆم و ئەو نۆ ڕاهێنەرە لە خزمەتیان یانداین لە ئامێدیەوە یا لە زاخۆوە لەسەر سنووری هەرێمی کوردستانەوە بە هەموو لایەکیەوە تاکو کەلار ئێمە توانین ڕاهێنان بدەین بەو جوتیارانەی کە ئەوان پێشنیارێکن یان ئەوەتە خۆمان بزانین لە ڕێگای بەرنامەکانی خۆمانەوە جێبەجێ بکەین لەبەرەوە من پێش ناکە بڵێم ئەوان یارمەتی ئێمە تەستەمی ئەوانێکن لە مەراسیمێکە ئەم پرۆژەی بەو شێوە پاکەجێ ئەڵێن فەرموو ئەو حازرە ئێمە لە خزمەتتان کەی ئیشتان بە ئێمە بوو بەڵێ دەی بەو هیوایی کە بە زووترین کات جێبەجێ بکرێت چونکە ئەمنی شتێکێکە بێت لەو داهاتانەی کە هەمیشە سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان گرنگی بە داهاتی هەمە چەش نەدات ئەمەش هەنگاوێکی نوێ و هەنگاوێکی باشترە کوردستان زیاتر ئەناسێنێت چ لە ڕێی گەشت و گوزاری چ لە ڕێی کشت و کاڵە سوپاسی من ئەمە خاڵێتتر بڵێم ئەگەر ڕێم بدەین من ئەم پرۆژە خەمە بەردەستی ئەنجومەنی وەزیران دوای ئەم پرۆژەیە ئەوان بەڕاستی بە پرسیارێکی گەورە هەڵەگرن ئەگەر ئەمە نەکەن لەبەروی ئەم کابینە زۆر بانگەشەی لەسەر گەشت و گوزار کرد ئەمە بەشێکی زۆر گرنگە کە هەنگاوێکی زۆر باش دوو کات لە هەمان کاتە بەرینە پێشەوە لەبەرەوە ئەکەونە ژێر بە پرسیارەتێکی زۆرەوە داوا لێکم کەوا نەیە لە ئەم پرۆژەیە شکست بێنێ بۆ هیوای بەڕێز دکتۆر ئارام عەزەدین پسپۆڕی گەشتیاری و سەرپەرشتیاری ڕانانی پرۆژەی گەشت و کاڵ لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە سپاس بۆ جەناب. لە گوندی نگڵی پارێزگای سنا یەکێک لە سەرنجڕاکێشترین پردەکانی ناوچە دروستکراوەکە پرۆژەکە یاخود هیکەرتی تایبەتە وتەیە پردێکی هەڵواسراوی شوشەی هەیە کە درێژەکەی 450 مەترە. جا ئەو پردە باسی لەواکەن هاوڵاتیان تایە کە بە ترسەوە بەسەر پردەکە ئەڕۆن چونکە ژێر پێیان شوشەیە و دەتوانن لەو بەرزاییەوە خواری خۆیان ببینن لەگەڵەوەش پێشوازیکی زۆری لێکراوە جاهاژە ئەوەش لە بیرنەکەین کە لە نگڵ قورئانی نگڵ هەیە کە خەڵک و گەشتیارێکی زۆر سەردانی ئەو قورئاناکەن کە چەندین جار براوە و گەڕانراوە تۆجێکی خۆی ئێستا ئەمەش ئەم پردە کە دانراوە ئەمیش ڕاکێشانی گەشتیارێکی دیکەواتە دوو سەرچاوی گەشتیاری واتە ڕاکێشانی گەشتیاری لەوێ هەیە پێکەوە ئەچینە گوندی نگڵ و ئەو پردە شوشەیە شەبینی. یەکێک لە گەورەترین پردە هەڵواسراوە شوشەیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. لێرە لە گوندی نگڵی سنەی ڕۆژهەڵاتی کوردستان سەردانی کەران دێن و زۆربەیان بە ترسێکی زۆر دەیانەوێ بەسەر ئەو پردەدا بڕۆن. خۆیان وەکو سەرکێشی سەیری دەکەن بەڵام چێژیشی لێوەردەگرن. هاتمە بۆ تەفرێ بۆ ئەم لە هاتوین فرە خۆشە شوێنێکی فرە خۆشە لە ئەوڵە کەمێ ترسی بوو بەڵام دواییە باش بووین و خۆشە سەرم پردە هیچ ترسێکی نییە فقط وەزەدات وەزە ترسیە. ئەو پرۆژە گەشتیاریە لەلایەن سەرمایەدارێکی خەڵکی گوندی نگڵی سنە دروستکراوە و هیچ پشکێکی حکوومەتی تێدا نییە. درێژایی پردەکە 450 مەترە لە شوشە دروستکراوە و هاوڵاتیان دەتوانن لە ژێرپێکانیان ڕووبار و دیمەنە سەرنجڕاکێشەکانیش ببینن. ئەگەرچی کەمتر لە ساڵێکە دروستکراوە بەڵام پێشوازیەکی زۆری لێکراوە. پەنجشەمە و جومعەگەلمانێمە بێش ئەس حەد شلۆخە یعنی لە حەدێکا کە تەرەفە گەر بێت بەم ساڵ سوار زیپلاین بێت یا سوار تەلەسیش بێت حداقل 20 دقیقە نیم ساعتەشی لە ناو نۆبەتا بێسێت. ڕۆژە عادیگەریش مەسەن شەمە تا چوارشەمە تقریبا شرۆق هەست نایژم فرا وەلی ئیتر پەنجشەمە و جومعەگەل مامۆڵەن خانەوادەکان چۆن تەفریحاتێک وان نییە لە ناو منتەقەی خۆمانە و ئەکسەرەنیش مەسەن کارمەندن پەنجشەمە و جومعەگەل بێکارن هەڵەسن تێن بۆ مەجموعەوە ئیستفادەی لێکەن. پردی هەڵواسراوی شوشەی نگڵ دیمەنێکی سەردەمیانەی بە گوندەکە و دەوروبەری شاری سنەداوە. هاوڵاتیانیش دەڵێن خاوەن پرۆژەکە سەدان کەسی بێکاری ناوچەکەی خستۆتە سەرکار و ئەوەش هۆکارێکی دیکەیە خەڵکەکە دێن پشوەکانیان لێرە دەبەنە سەر. هاشە با بینە سەر بابەتێکی تەندروستی هەندێک جار لەبەر جوانکاری
لاەنە تەندروستێکە هەر لە بیرەکرێت کەسێک حەزەکات زۆر ڕوخسارێکی جوان جستێکی جوانی هەبێت پەنا بۆ هەموو شتێک ئەبات بەس بۆی کە جوان دەرکێت بەڵام لە لایەکی دیکەوە کاریگەری زۆر خراپی لەسەر بێت ئەو کەسانەی باسی ئەواناکەم کە ئەیانەی کێشی لەشیان زیاکەن هەندێک دەرمان و شتی تایبەت بەکارەهێنن کە کێشی لەشیان کەمە و ئەیانوێت جستیان ئەو لاوازیەی نەمێنێت حەزەکەن خۆیان قەڵەو بکەن هەنێ جار پەنا بۆ دەرمان و ئەو بابەتانە بن کە خۆیانی پێقەڵەوەکەن زۆر کەسێ ینی خەریکی خۆ زعیفکردنە زۆربەی گیان بە دەست قەڵەویەوە ناڵێنێ بەڵام کۆمەڵێک خەڵکیشەیە بە پەنابات بۆ دەرمانانەی کە دوورن لە ینی لە ڕێگا پزیشکیەکان و لە تاقیەکان بەرهەم نەهێنراون تەنانەت هیچ ڕێگە پێدراوێکی پزیشکیشیان نییە کە بەدەر لە ڕێنمایی پزیشکین دوجاریش ئەم کەسانە تووشی چەندین کاریگەری لاوەکی و ترسناکە بنەوە بابەتێکمان لە سلێمانیەوە ئامادە کراوە بێکەوە بینەریە بین تایبەت بەو کەسانەی کە بەکارهێنەری ئەو دەرمانانن کە زیاتر بۆ پڕکردنی جەستە یاخود لاوازی جەستە بەکارێنن. ساڵتان لەبێت من سۆما عەدنانم کە ئینفلوئنسەرم لە ڕێگەی سۆشیال میدیاوە ڕیڤیوتان پێشکەشەکەم هەروەها چەند ڕاپرسیەکمان هەیە یەکێک لەو ڕاپرسیانەتان لەگەڵا شێرەکەم. یەکێک لەو ڕاپرسیانەی کە ئەنجاممانداوە بریتیە لە بابەتێکی زۆر گرنگ کە ئەویش پەیوەندی هەیە بۆ بابەتانەی بەکارهێنرێت بۆ زیادکردنی کێشی لەش لە ماوەیەکی زۆر کورتە. بە نمونە وەکو کەپسول و هەروەها پاودەری گەین ئەپ کە ئەمانە کۆمەڵە بەرهەمێکن ماوەی چەند ساڵێکە لە کوردستانە پەرەی سند و خەڵکێکی زۆر بەکاری ئەهێنن. نزیکەی 403 کەس ڕاپرسیەکان پڕ کردوێتەوە کە بە شێوەیەکی باوەڕ پێکرا و ئەم ڕاپرسیە ئەنجام درراوە. لەم 403 کەسە ڕێژەی زۆرینەی ئەو کەسانی کە بەشدار بوون لە ڕێگەزی مەینن 403 کەس بەشداریان لە ڕاپرسیەکەدا کردووە. ئەم ڕاپرسیە بیرمان نەچێت بە هاوکاری دکتۆرە هیرانی ئەزیز و خۆشەویست ئەنجام درراوە کاردووکمان پێکەوە ئەنجامماندا لە پرسیارێکماندا کە بۆ خەڵک دامان نابوو ئەو بوو ئایا هەرگیز بە مشکی تۆیە هاتووەکەوە کێشی جەستەی خۆت بە شێوەیەکی خێرا بەرز بکەیتەوانێ وەڵامی زۆرینە بەڵێ بووە. ئەم داتایی ئێستا ئەی خەمە بەرچاوتان داتایەکی مەترسیدارە و بەداخەوە کە ئەم وەڵامەمان دەستکەوتووە ئەویش ئەوەیە کە ئایا پاڵنەر چی بووە لەوەی کە ئەو کەسەی هەوڵی داوە بۆ زیادکردنی کێشی جەستەی کردێتی بەهاندەر بۆ خۆی و هەروەها پشتی پێبەستووە. یەکێک لەو پاڵنەرانەی کە زۆر ئەتوانین بڵین خەڵک پشتی پێبەستووە وای لێ کردوهانی با بۆی کێشی جەستەی بەرز بکاتەوە بریتی بووە لە قسەی خەڵک و هەروەها قسە و قسەڵۆک کە بەهۆی ئەوەی تانەوتە شەری زۆری بەرکەوتووە و لەبەرەوەی کە گاڵتەی پێکراوە هەستی بەکەمی خۆی کردووە بۆیە زیاتر هەوڵیاوەکەوە ئەو کەم و کورتی کە لیان وەرگرتووە ئەو کەم و کوڕی کە تیان نادۆزیوێتەوە چارەسەری بکات و هەروەها لە ڕێگەیەکی هەڵەوە بەداخەوە. ئەم بەرهەمانە بە شێوەیەکی گشتی بەداخەوە بەشێکی زۆری لە بازاردا بەردەست بووە بەڵام لە هەمان کاتە بەشێکیشی وەکو ئەبینن لە داتاکەیە بەردەست بۆ لە دەرمانخانەکان کە ئەمە جێگەی مەترسیە و بەداخەوە چونکە ئەوێ شوێنێکی تەندروستیە پێویستە بە شێوەیەکی ورتر ئەو بەرهەمانی کە لەوێ ئەفرۆشرێن یاخود ئەدرێ بە نەخۆش زیاتر لێکۆڵینی لەبارەوە بکرێ بەڵام بەداخەوە بەشێکی ئەو کەسانی کەوا بەکارهێنەری بەرهەمەکە بوون لە ڕێگەی دەرمانخانەوە دەستیان کەوتووە. لەم پرسیارەماندا کە ئاڕاستەی بەکارهێنەرانمان کرد کە ئاخۆ لە ماوەی بەکارهێنانە هەستیان بە گۆڕانکاری و سوودێکی بەرچاو کردووە کە زیاتر وەڵامەکەمان بە شێوەی بەڵێو نەخێر وەرگرتووە بۆمان دەرئەکەوێت کەوا بەشێکی خەڵک کۆکن لەسەر ئەوەی کەوا سوودیان لە بەرهەمەکە دیوە لە ڕووی زیادکردنی کێشەوەنەوەک لە لایەنی تەندروستیەوە بەشێکی تریش کە ئەتوانین بڵین ڕێژەکە نزیکن لە یەکەوە ئەڵێن کەوا سوودمان لێی نەبینیوە بەشێکی زۆرینی بەکارهێنەران هەستیان بەوە کردوکەوە هێڵی پێستیان بۆ دروست بووە کە لە شێوەی کشانی پێزدایە و لە هەمان کاتە بەرهەمەکە کاتی بوو لە دوای وازهێنان لە بەرهەمەکە هەستیان کردوە کێشیان دووبارە گەڕاوەتەوە سەر سروشتی خۆی. لە هەمان کاتە زیانێکی دیکەیان بۆ دروست بووە کە ئەوانیش زیاتر بۆ خانمان تووشی کیسی هەلکەدان و تێکچوونی سووڕی مەنگانە بوون کە ئەمە مەترسێکی گەورەیە بۆ خانمان. هەروەها لە ڕێگەیەوە تووشی گرفتی گورچی لەش بوون کە ئەمە بۆتە هۆی یەکێک لە نەخۆشیەکانی گورچی لە بۆ ئەو کەسانی بەکاریان هێناوە. لێرەدا کە ئەمەوێت بە وردی سەیری ئەم داتایە بکەن کە ئەمە کۆتایی ئەو کەسانەیە کە بەرهەمەکان بەکارێنەوە قەراری کۆتاییان لەسەرداوە زۆربیان بەپێی ئەم ڕێژەی کە لە بەرچاوتانایە پەشیمانن لە بەکارهێنانی بەرهەمەکە بۆیە لە کۆتاییە داواتان لێ ئەەکەم کەوا لە ڕێگەی پزیشکی پسپۆرەوە هەوڵ بن کێشی جەستەتان زیاد بکەن یاخود کەمی بکەن هەرگیز لە ڕێگەی بەرهەمێکەوە ڕاستەوخۆ بڕیاری ئەوە نەدەن کە
بڕیاری ئەو نەدەن کە لە ماوەی مانگێکدا کێشی جەستەتان گۆڕانکاری بەسەردا بهێنن هەر بۆیە ئەوەی کە ماوە جێ هەڵم بۆ پزیشکی پسپۆر قسەی لەسەر بکات و سوپاسانەکان بۆ گوێگرتنتان. هەر تایبەت بە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵم وەرزی گەرمایە بەڵام قوتابیەکانیان لە شار و گوندەکانەوە ڕوو لە فرگەکانی ڕێنووس و ڕێزمانی کوردی ئەەکەن لەگەڵەوەی کە بە گوێرەی یاساکانی ئێران خوێندن بە زمانی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕێگەی پێنەدراوە بەڵام فێرگە و مامۆستا خۆبەخشەکان لە مزگەوتەکان خەریکی فێرکاری زمانی کوردین. بەڵێ جگەلەوە پێشوازێکی زۆریش لەم خولانە ئەکرێت لەبەرکە هاژە بەشی خۆی ئەم جۆرە خولانە پێویستی بە کەرەستەی تایبەت و کتێبوانە هەیە لایەنی حکومی هیچ یارمەتیان نادات بگرێت دژایەتی شیانەکات بەڵام مامۆستا خۆبەخشەکان ڕۆژانە دەوامەکەن و بارزترین و گەورەترین نمونەش ئەوە بوو کە دژایەتی کرا مامۆستا زارا بوو کە بۆ ماوەیەکیش لە زیندان مایەوە بەڵام لەگەڵەوەشە خەڵکی هەر منداڵەکانی دەنێرێت بۆی کە فێری زمانی کوردی ببن بە کوردی بنووسن و بە کوردی بخوێننەوە با پێکەوە بینەریان بابەتە بین دەگەڕێنەوە لاتە. ئێرە مزگەوتی یەکێک لە گوندەکانی دەوروبەری میاندواوی پارێزگای ورمەیە. وەرزی هاوینە و قوتابیان هاتوون فێری ڕێزمان و ڕێنووسی زمانی کوردی بن. کچان و کوڕانی گوندەکە پێشوازێکی زۆریان لەو خولەی فێرکردنی زمانی کوردی کردووە. مامۆستایانی خۆبەخشیش بە یارمەتی فێرگەکان ئەرکی فێرکردنی ڕێنووس و ڕێزمانی کوردیان گرتووەتە ئەستۆ. ئێوە خۆبەخشانە خزمەت بە منداڵە چاوگەشەکان بکەین و فێری زمانی کوردیان بکەن. ئێستێش لە پۆلەکەماندا 60 منداڵێک بەشداری دەکەن کە سپاس بۆ خۆی گەورە باش فێربوونە تا ئێرە ئەوەی کە خوێندویانە بە باشی فێری بوونە و لە نووسینەکانیشدا کێشەیەکی ئەوتۆیان نەماوە. بەپێی یاسا ئێران خوێندن بە زمانی کوردی ڕێگە پێدراو نییە. ئەو مادانەش کە باز لە خوێندنی زمانی کوردی دەکەن تاکو ئێستا لە سیستمی پەروەردەدا جێبەجێ نەکراوە. بەڵام ساڵانێکە فێرگە و مامۆستا خۆبەخشەکان لە هەموو کوردستان قۆڵیان لێ هەڵماڵیوە و خەریکن جیلی نوێ فێری زمانی کوردی دەکەن و ئەو هەوڵانەیان ئەنجامێکی زۆر باشیشی هەبووە. فێری زمانی کوردی بوومە فێری خوێندنەوەی بوومە فێر نووسینێ بوومە من زۆر مەمنونم لە مامۆستاکەم کە ئەوانەی فێر کردومە مامۆستای من پێم خۆشەوە مامۆستاکەم دەرسی وانەیە کە بڕوانامەی وەرگرم بڕوانامەکەم وانەیە کە بمە مەحەلیم و بمە مامۆستای کوردی. ئەو هەوڵانەی مامۆستا خۆبەخشەکانی زمانی کوردی بێتێچوش نەبووە. تاکو ئێستا چەندین کەسیان دەست بەسەر کراون و یەکێک لەوان مامۆستا زارا محەممەدی بوو کە لە سنە 5 ساڵ بەندکرانی بۆ بڕایەوە. لەگەڵەوەش ئەوان هەر بەردەوامن و دەڵێن ڕێگە نادەن زمانی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان لاواز بێت و لە شار و گوندەکانیش پێشوازیەکی زۆریان لێ دەکرێت. هەر ئاوادان بە کورد و کوردستان دێنە سەر باسکردنی ناوچەیەکی گەشتیاری لە کوردستانی جوانمان دەچینە ڕۆژ ئاوای کوردستان کە باسی کانی بووکێ لە گرێسپی ڕۆژاوای کوردستانەکەین ئەوێ ئاوێکی سازگاری هەیە چواردەوری کانیەکە ژمارەیەک شوێنەواری کۆنیشی لەیە وەکو شوێنێکی گەشتیاری لە هاتووە ئەمە ئێستا نۆژەنیش کراوەتەوە هاژە ئێستا بۆتە شوێنێکی قەرەباڵغ و خەڵکی ئەو ناوچەیە بۆ مەبەستی خۆفێنەکردنەوە دوورکەوتنەوە لەم گەرمە بەتینەی هاوین دەچنە ئەوێ و سەردانی ئەو ناوچەیە ئەەکەن. سۆڤان ئاگاتە کریستی کە نووسەری بەناوبانگی بەریتانیە ساڵی 1935 کاتی لەگەڵ هاوسەرەکەیەت کە سەردانی و ناوچەیەکە بەستایشەوە باسی کانیەکە کاتۆژڵێ ئاوێکی پیر و پاکی هەیە و ناوچەکەش لانی نوستالژیای هەیە واتە هەر کەسێک کە بچێتە ئەوێ یادەوەریەک جێڵیان کە ئەچنەوە سەردانیەکەن چەندین یادەوەریان بیرەکەوێتەوە. کانی بووکێ لە گرێسپی ڕۆژاوای کوردستان دوای نۆژەنکرانی دەوروبەری ئێستا پێشوازی لە سەردانی کەرانی دەکات و دانیشتوانی گرێسپی بۆ مەبەستی خۆفێنکردنەوە سەردانی دەکەن.
کانیەکە 3 کیلۆمەتر و نیو لە گرێسپی دوورە و کەوتووەتە باکووری پارێزگای ڕەقە. چواردەوری کانیەکە ژمارەیەک شوێنەواری کۆنی لێیە و بریتین لە مزگەوتی ئیبراهیم خەلیل و فڕۆکەخانەی سەربازی سەردەمی داگیرکاری فەڕەنسی و چەند شوێنەوارێکی دیکە. ئاوێکی سازگاری هەیە. تەنانەت ئاگاتە کریستی نووسەری بەناوبانگی بەریتانی و هاوسەرەکەی ساڵی 1935 کاتێک سەردانی ئەو ناوچەیە دەکەن بەستایشەوە باسی کانیەکە دەکات و دەڵێت ئاوێکی پیر و پاچی هەیە و ناوچەکە لایەنێکی نۆستالژیای لە خۆگرتووە. لە سەرەتادا دار و پەردۆکانمان هەڵگرت، دواتر پارکەکەمان خاوێن کردەوە و دووبارە فریزمان ساند و سەوزاییمان بۆی گەڕاندەوە. دواتر مێز و کورسیمان بۆ سەردانیکەران دانا. یەکێک لە کارە هەرە گرنگەکان خاوێنکردنەوەی حەوزەکە بوو کە لەسەر کانیاوەکە دروستکراوە. کۆتاشتیش ڕووناکەرەوەمان داناوە بۆ ئەوەی خەڵک بتوانن شەویش لێرەکات بەسەر ببن. عەبوود خۆجە دانیشتووی ئەو ناوچەیە و دەڵێت دوای نۆژەنکردنەوەی سەردانی ئەو ناوچەیە دەکات و بۆ ئەوەی خۆی لە گەرماکانی وەرزی هاوین بەدوور بگرێت. ئێرە تاکە شوێنە بۆەوەی خۆمان فێنک بکەینەوە. هاوکات دەین بۆەوەی کاتێکی ئارام بەسەر برین. ڕووبەری پارکەکەیان فراوان کردووە و لە ڕێگەی ڕووناکەرەوەکان دەتوانین شەوانیش سەردانی ئەو ناوچەیە بکەین. خۆم و خێزانەکەم دەین و شەوی خۆمان لێرە بەسەر دەبین. پلەکانی گەرما نەک تەنیا لە ڕۆژاوە بەڵکو لە سەرانسەری جیهان بە شێوەیەکی بەرچاو بەرز بووتەوە و شارەزایان دەڵێن گەرماکان بەهۆی کاریگەریەکانی ئەلنینۆیە. لە بەرامبەر ئەمەدا خەڵک لە چەندین ڕێگەی جیاوازەوە هەوڵ دەدەن خۆیان لە گەرما بەدوور بگرن. خۆی مناڵان ناخوا جاوەرە بووی جیا بکەیتەوە کام خواردن خوا کامیان باشە بە تایبەت بۆ مناڵی بچووک دوای شیر خواردن چی پێ بدرێت کەی دەست بە پێدانی خواردنی شۆرباوە میوەکان بکرێت بۆ منداڵ. هەموو ئەمانە هاوکارمان دکتۆر هەڵوێست ڕوونکردنەوەی زیاترمان پێدات و بابەتێکیشی لەم بارەیەوە ئامادە کردووە گوێبیستێ بین. سڵاوتان لێبێ من دکتۆر هەڵوێستم. خۆتان دەزان کە بەخێوکردنی منداڵ بابەتێکی هەستیارە. هەر شیر پێدان و شیر لێگرتنەوەی جۆری مەمە و شیرەکەی شێوازی شۆردن و خەواندنی بەگشتی هەموو لایەنێکی قسەی دنیا هەڵەگرێت و بۆ هەر یەکە و بەرنامەیەکمان پێویست. ئەمڕۆ دەمەوێت باسی ئەوە بکەم کەی چۆن وە چی بدەن بە منداڵەکانتان. هەرچەندە لەسەر کاتی پێدانی خواردن بە منداڵ قسە زۆر دەکرێت بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی و ئەکادیمیای ئەمریکی بۆ منداڵان دەڵێن ئێمە لەگەڵ ئەوە دانین منداڵ لە 4 مانگیەوە خواردنی پێ بدرێت و لە دەوروبەری 6 مانگی باشە. کاتێک منداڵەکە تەمەنی نزیک بوویەوە لە 6 مانگی سەیرێکی بکە. ئەگەر کێشی دوو هێندەی کاتی لە دایکبوونی بوو توانی دانیشێت بە ڕێکوپێکی خۆی داوای خواردنی کردو کە پێتدا کەوچک و خواردنەکەی دوور نەخستەوە لە دەمی و خواردنەکەی قوددا ئەو کاتی ئەوەی هاتووە جگە لە شیر وردە خواردنی دیکەشی بیت. پزیشکان وایان پێ باشەکە پێدانی خواردن بە منداڵ زۆر دوان نەخرێت چونکە ئەگەر تا تەمەنێکی درەنگ پێی نەدرێت تووشی کەمی کانزا و ڤیتامینەکان و گەشە و جەستەی هۆشیاریشی دەوەستێت. با بینە سەرەوەی لە چ تەمەنێکدا کام خواردنیان پێ بدەین. لە تەمەنی نزیکی 6 مانگیدا شۆربای برنجی هاڕاوی بەرێ، سێو، مۆز، گێزەر، هەرمێ، پەتاتەی شیرین و ئاڤۆکادۆی بۆ نەرمکەرەوە یان بیدە لە ئەسارە و بە کەوچکی بچووک بچووک بێرێ. بە هیچ شێوەیەک خواردنێک مەکە بەدەمیەوە کە ترسی ئەوەت هەبێت کە لە خوڕگی بگیرێت وەک ترێ بۆ نمونەیان دانەوێڵە، چەرەس و سەوزەی کاڵ ئەمانەی مێرێ لەو تەمەنەدا. لە 6 بۆ 8 مانگی هەر بەردەوام بە لە شیر پێدانی لەگەڵ ئەوانەی کە لە 6 مانگی پێداون و ئەمانەشی بۆ زیادکە. قۆخ، هەڵوژە، قەیسی، بیبەر، قارچک، سریلاک، گۆشت و مریشک بەڵام پاش کوڵاندنێکی زۆر باش، نان و سەمون، ماست و پەنیریشی دەتوانیت بیتێ بۆ مەرجەی کە هەستیاری بە پەنیر و ماست و شیرەمەنیەکان نەبێت. بەڵام ئاگادار بە بە هیچ شێوەیەک لە خوار تەمەنی 1 ساڵیەوە هەنگوین مەدە بە منداڵ چونکە دەکرێت تووشی نەخۆشی بۆتۆلیزمی بکات و بەهۆیەوە منداڵەکە گیرۆدەی ئیفلیجی و بەهێزی ماسوولکەکانی ببێت لە داهاتوودا. لە 8 بۆ 12 مانگی لەگەڵ شیردا دەتوانیت ئەمانش بدەیت بە کۆرپەکەت. شیری مانگا، سەوزەی کوڵاو، ماسی، تەماتە و خەیار، بڕۆکلی واتە سەوزەکان
و شۆربای سپێناخ، فاسۆلیا، نۆک و ماش، ئەنەناس و شووتی، زەردەنەی هێلکەشی بەرێ بەڵام بەبێ سپێنەکەی، زەردەنەی هێلکەی کوڵاو، چونکە سپێنەی هێلکە پێش 1 ساڵی دەکرێت هەستیاری بۆ منداڵەکە دروست بکات. لە 1 بۆ 2 ساڵی منداڵی تر دەتوانێت هەموو شتێک بخوات وەک گەورە، بەڵام ئەم تێبینیانە بزانە پێشەوەی خواردن بدەیت بە منداڵەکەت. هەر سەوزەیەکتدایە دەبێت کوڵابێت. هەموو گۆشتێکی بۆ بکە بە شۆربا ئەو کاتە بێر. میوە یان لە عەسارەی بدە یان بە کەوچک تاو نەرمی بکەرەوە ئەو کات بیدەرێ. اینجا با خواردنەکان خوێیان نەبێت یاخود زۆر کەم بێت، هیچ شەکرێکیان تێدا نەبێت و چەوریش نەبن. وا باشە کە بە دانیشتنەوە خواردن بدەیت بە کۆرپەکەت، سەرەتا هەوڵ بە فێری شۆربای بکە، اینجا میوەی بەرە، چونکە گەروات نەکرد هەر داوای شتیشی دەکات و شۆرباکەی بۆ ناخورێت. کەم کەم خواردنی بەرێ و زۆری لێ مەکە تا خواردن لە بەرچاو نەکەوێت، ئەوەنە بە زۆر و زۆرداری خواردنی بیتێ و ئەگەر بیانی هەر قاپ و کەوچکێکی گرت لەوەدا بۆی دانێت، چونکە گرنگەوەی خواردنەکە بخواردنەک قاپ پیس نەکات. هەموو خواردنێکیشی بەسەر یەکەوە پێمەیە، چونکە ناکرێت منداڵەکە ئەو هەموو تامەلەیە کاتە تاقی بکاتەوە. چەند ڕۆژێک لەسەر جۆرە خواردنێک ڕای بێنە، دواتر شتێکی تری پێتان بکە. بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ خۆتان و منداڵەکانت. جیا لەم بابەتانە باس لە کۆمەڵی ڕۆژنامەنووسی ڕووسیەکەین کە ئێستا ئەوان چوونەتە چاراوگە لە رووسیا نەماوە لە دوای ئەوەی کە جەنگی نێوان رووسیا ئۆکرانیا ڕوویدا، بەشێک لە ڕۆژنامەنووسان هەر لەگەڵ دەستپێکردنی جەنگ خاکەکەی خۆیان بەجێ هێشت و چوونەتە نەرویج. ئێستا لەوێ بوو خۆیان ماڵپەڕێکیان داناوە لەوێ لەسەر پێگەیەکی ئەلکترۆنی بۆ گەیاندنی هەواڵەکانی رووسیا کار ئەکەن و هەواڵەکانی رووسیا دەدەن بەو خەڵکی کە لە چاراوگەن. پێگەکەیان ناوی چاودێری بارنتزە کە هۆکاری دامەزراندنیشی لە ئەم دوورە وڵاتەوە لە تاراوگە بۆیە کە سەرجەمە و ڕۆژنامەنووسانەی کاری تیاکەن لە رووسیا هەڵاتون، ئەوانەی تر ناتوانن جارێکی تر بە ئاسانی و بە دڵنیایی بگەڕێنەوە بۆ رووسیا، چونکە ژیانیان ئەکەوێتە مەترسیەوە. خەمی سیاسی و هەبوونی دۆزێکی هاوبەش ژمارەیەک ڕۆژنامەنووسی بە ڕەگەز ڕووسی هەڵهاتووی لە جەمسەری باکوور و سنوورەکانی نەرویج لە دەوری یەکتر کۆ کردووەتەوە. ئەم ڕۆژنامەنووسە رووسیانە لە دەستپێکی جەنگی وڵاتەکەیان دژی ئۆکرانیەکان لە خاکی خۆیان هەڵهاتن و پەنایان بردە بەردەم نەرویج بۆ ئەنجامدانی کاری ڕۆژنامەوانی و گەیاندنی هەواڵەکانی جەنگ بە ڕووسی زمانەکان. لێرە و لە جەمسەری باکوور بە بەکارهێنانی کەرەستەی سادە و ئامێری هەرزان پێگەیەکی هەواڵیان بەناوی چاودێری بارنتز دامەزراندووە. لەوێەوە کارەکانی خۆیان وەکو ڕۆژنامەنووس لە تاراوگە ڕادەپەڕێنن. کاتێک شەڕدەستی پێکرد من هەستامەوە و بەرەو ڕووی ڤلادیمیر پوتین وەستام و گوتم شەڕ هەر شەڕە. لەو کاتەوە هەستم کرد چیتر رووسیا شوێنێکی پارێزراو نییە بۆ من و بەجەمهێشت. ڕۆژنامەنووسەکانی پێگەی چاودێری بارنتز جگە لەو هاوکاریانەی لەلایەن ڕووسی زمانەکانی تاراوگە و ڕێکخراوە ناحکومیەکانەوە بۆیان دێت هیچ سەرچاوەیەکی دیکەی داهاتیان نییە. هەر بۆیە هەندێک جار ناچارن بۆ ماوەیەکی درێژ بە پارەیەکی کەم خۆیان بژێن و بەرگە بگرن. لە سەرەتای هەڵگیرسانی جەنگەوە من کەوتمە ژێر چاودێری توندی دەستگاکانی رووسیاوە. کێشەی زۆریان بۆ ڕۆژنامەنووسان دروست کرد. پێم وایە لە سەرەتای جەنگەوە سەدان ڕۆژنامەنووس رووسیایان بەجێهێشتووە. ڕۆژنامەنووسەکان سەرکوتکاری و دانانی سانسۆری تند لەسەریان لەلایەن مۆسکۆوە بە هۆکاری سەرەکی هەڵهاتنیان و پەنابردنە بەردەم نەرویج دەزانن بۆ کاری ڕۆژنامەوانی. وەکو خۆیان باسی دەکەن گەر لە رووسیا کار بکەیت و ڕووماڵی جەنگی ئۆکرانیا بێلایەنانە بکەیت هەموو کات ئەگەری دەستگیرکردن و ڕەفاندنت هەیە. کاتەکانە ڕۆن ژیان تێپەڕێت، بەڵام گرنگە چۆن تێپەڕێنین. بۆ هیواین کەتوانی بێتمانە ماوەی کە لەگەڵتان بوو بێتین کاتێکی باشمان لەگەڵ ئێمە برابێتە سەر و سپاس بۆ ئەوەی کە بینەروبی سەر بوون. خواتان لەگەڵ.